سڵاوتان لێبێ مناڵە ئازیز و خۆشەویستەکان ئەم کاتتان باش داپیرە ئەم جارەش هاتەوە بۆ میوانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی چیرۆکێکی نوێ لەگەڵ ئەم مناڵە چاوگەشانە پێکەوە گوێبیستی چیرۆکێکی نوێ بین بەخێر بێن باشە ئەنجا من ئەمەیە بزانم میوانە جوانەکانم کێن و ناوتان چییە سەرەتا لە تۆ دەست پێەکەم ناو محمەدە ئەحمەد مایکەکە تۆزە نزیکتر کەرۆ لە دەمە کاکە ئەحمەد تەمەنت چەنە ده ساڵی ئەی ڕۆژانە بەچیەوە خەریکی هەڵاردن ئاڕاڵە ئەی ئافرم لەکە خوێندنا چۆنی وەڵا باش ئافرین زۆر باشە ئادی بزانم ئەم گوڵە جوانە ناوی چییە؟ ئارێز ئارێز گیان تۆ لەگەڵ چیرۆکانیوانە چۆنە؟ زۆر باش زۆر باشە ئەی لەگەڵ یاریکردن؟ باش باشە بەڵام ئێستا کاتی خوێندنە یاریەکانە کەم کردوێتەوە وایە؟ باشە دەست خۆش جاوزای ئەم کاکەیە ناوی چییە؟ نام لەوەندە لەوەند کاکە لەوەند لەگەڵ خوێندنا باشی؟ بەڵێ باشە ئامادەکاری و کردو بۆی کەیت لە وەرزی دووەمە ئەنجامی باشتر بێنیت و بە تەواتی دەرچی؟ بەڵێ ئافرین بەو شتەش ئەبێ بێگومان هەڵی باش بی لە هەمان کاتیشا دڵی دایک و باوکە زۆر خۆشەکەی چونکە هەستەکەن کە ساڵێکی مناڵەکەیان ڕەنجی بە فێڕۆ ناڕوە چونکە هەوڵێکی باشیەوە جاوزای ئەم گوڵاڵە سوورەیە ناوی چییە؟ ناو لارە چەند ناویکی خۆشە لارە گیان تەمەنە چەنە؟ 10 ساڵم 10 ساڵی لارە زیاتر ئارەزووی چیەکە؟ خوێندنەوەی کتێب ئافرین زۆرتر چ بابەتێکە خوێنیتەوە یعنی بابەتی مناڵانە خوێنیتەوە بابەتی خوێنیتەوە هۆنراوە خوێنیتەوە ئافرین زۆر باشە ئەی کەس پێشتر چیرۆکی بۆ خوێندویتەوە؟ بەڵێ ئەم ڕۆژ من چیرۆکێکی خۆشە بۆ خوێنمەوە جابزای ئەم کوڕە جوانە ناوی چییە؟ درود ئاسو درود کاکە درود لەگەڵ خوێندنا باشی؟ بەڵێ باشە وەرزی یەکەم دەرچووی؟ ناوەڵە بۆ هەوڵی باشنەیە وایە بەڵام بۆ ئەم وەرزە چیەکەی؟ هەڵی باشێ ئەی ئافرین ئەم وەرزە ئەو بەڵێنیشە بە من یاوە کەواتە ئەگەر جارێکی کە بینیمی تۆ بزانم دەرچووی جاوگاتنی دیارێکە پێشکەشەکەم باشە؟ باشە ئادی بزای ئەم کوڕە جوانە؟ من ناو ڕێبینە ڕێبین کاکە ڕێبین تۆش لە وەرزیەکەما دەرنەچووی؟ بارەوەڵام ئەی ئافرین زۆر باشە بەڵام بۆ ئەم وەرزەش هەوڵ بە زیاتر بۆی نمرەی باشتر بەدەستبێنی بۆی کە بتوانی لە قۆناغەکانی کەیە سەرکەوتوبی ئەی تۆ پێم بڵێ ئەمڕۆ کەوتیان ئەچین بۆ لای داپیرە و چیرۆکە بۆ خوێندنەوە هەستە بە چیا کرد پێ خۆش بوو؟ زۆر باشە کەواتە میش زۆر دڵخۆشم کە ئێوە بینم من هەمیشە دڵخۆشم چونکە هەموو کاتێک میوانەکانی من کۆمەڵێک مناڵی جوانی چاوگەشی وەکو ئێوەن کە هەمویان ئازان هەموو قسەی باشەکەن لە بەرنامەکانە بۆیە زۆرم خۆش ئەوێن و چیرۆکێکی باشیشتان پێشکەشەکەم جا تۆ مایکەکە و دانێ لای خۆتەوە لە کاتی چیرۆکەکەیە لە کۆتاییە هەچ پرسیارێکتان هەبوو ئەتوانن لێم بکەن منیش وەڵامتانەیەمەوە دواتریش من پرسیار لە ئێوەکەم بۆی بزانم چیرۆکەکەم چۆن بۆ بەلاتانەوە باشە؟ زۆر باشە چیرۆکی ئەمجاری ئێمە لە ژێرناونیشانی ئەنجامی لە خۆبایی بوون ئەزان لە خۆبایی بوون چیە وایە؟ ئافرین ڕۆژێکیان کەروێشکێک بەشێکی زۆری جاندارانی ناو دارستانەکەی کۆ کردەوە و وتی من خێراترین گیانداری ناو ئەم دارستانم لەو کاتەیە کەروێشکەکە کیسەڵێکی بینی زۆر بە هێواشیە ڕۆی کەروێشکەکە بە پێکەنینەوتی ئەم کیسەڵەش خاوترین گیانداری دارستانەکەیە باشە زۆر لە خۆی ڕازی بوو زۆر لە خۆی بایی بوو چونکە من خێراترینم کیسەڵەکەش زانی کەروێشکەکە لە خۆباییە بۆیە بە دەنگێکی بەرز هاواری کردووتی ئەگەر ڕاستەکەی با پێشبڕکێک بکەین بۆ ئەوەی بزانین کێ خێراترینە کەروێشکەکەش بە بیستنی وتەکانی کیسەڵەکە زۆر پێکەنی یەک قاقای لیاوتی بە دڵنیاییەوە منەی بەمەوە بەڵام پێشبڕکێکە ئەنجامەیەم چونکە دڵنیام لە خۆم کەروێشکەکە بە پێکەنینێکە وتی با دەست پێ بکەین کە دوای ئەوەی کە دەستیان کرد بە پێشبڕکێکە و ئەو خێرا دەستی کرد بە ڕاکردن کیسەڵەکەش هێواش ئەڕۆیشت دوای تێپەڕبوونی چەند خولەکێک کەروێشکەکە سێرێکی دواوەی کرد بەڵام کیسەڵەکە زۆر لێوەی دوور بوو
لەبەر ئەوە بڕیاری یا کەمێک پشوو بە وتی با پێم بگاتەوە چونکە من دڵنیام هەر خۆمەی بمەوە بەڵام با پشوو بەم تا پێمەگاتەوە. ئیتر چەند کاتژمێرێکی خایان هەر لەبەر ئەوە کەروێشکەکە بەبێ دوودڵی لە ژێر درەختێکە پشووییا و خەوی لێکەوت چونکە دڵنیا بوو لەوەی کە کیسەڵەکە واز و پێی ناگاتەوە. کیسەڵیش هێواش هێواش لەسەر خۆ بەردەوام بوو لە ڕۆیشتن هەتا ئەو کاتەی کە بە کەروێشکە لە خۆباییەکە گەیشتەوە ئەویش خەوی لێکەوتە بوو. کیسەڵەکە کەروێشکەکەی تێپەڕان و نزیک بۆ لە خەتی کۆتایی واتە لەو هێڵی کە ئیتر کۆتایی ڕاکردنەکەی و دیاریەکرێت کێ ئەیباتەوە و کێ نایباتەوە. بەڵام کەروێشکەکە لە خەوی خۆیان بوو هێشتا خەبەری نەبوو بۆ. کاتێک کەروێشکەکە لە خەو داچڵکی و خەبەری بۆەوە کیسەڵەکە خەتەکەی تێپڕانە بوو پێش بڕکیەکەیشی بربۆوە. ئەو سازانی کە چه هەڵەیەکی گەوری لە ژیانی ئەنجام ماوە هەستی بەوە کرد لە خۆباییەکەی پێشبڕکیەکەی پێدۆڕانەوە ئەوە نە لە خۆی ڕازی بوو ئەوە نە بە خۆیان هەڵا وتی من ئەی بەمەوە ئەوە نە دڵنیا بوو لە خۆی هەتا کارێکی کرد خۆی دۆڕا و کیسەڵەکە بردیەوە کەواتە هەمیشە هەستی لە خۆبایی بوون پەشیمانیمان ئەیاتێ پەشیمانی بە دوای خۆیان ئەهێنێ. لێرەیە چیمان بۆ ڕوونبەوە و چی فێرەبین هیچ کاتێک نابێت ئەوەنە لە خۆمان ڕازی بین و ئەوەنە بە خۆمانان هەڵبین کە ئێمە باشترینین یان ئازاترینین لە هەر بوارێکا بێ چونکە ڕەنگە هۆکارێک بێتە پێشەوە ئەو دەرفەتە لە دەستۆ بچێت و بۆ کەسێکی کە بێ. جا بزانم کێ لە ئێوە قسەم بۆ ئەکا لەسەر ئەوەی کە بیست بێت یان هاوڕێیەکی یان خۆی هەستی کردبێ باشترینە یان جوانترینە یان بوێرترینە ئازایە لە هەر بوارێکە یان تەنانەت لە خوێندنە لەوانێت تۆ بڵێ من زیرەکترم لە هاوڕێکم من باشترینم دڵنیام لە تاقیکردنەوەکە ئەو دەرناچێ من دەرەچم بەڵام سێرەکەی پێچەوە نابێت و ئەدی کەسەیە قسەم بۆ بکە لەو بارەوە ئادی گوڵە جوانەکەم مایکەکە وەرگرە. من ئەو ڕەفیقەم وتی من هینە بووم من جوانتریم لە هەمووتە ئیتر ئەم ڕۆژانە بوو. ئەگە جوانە زۆر باشە بێگومان هەمووتان جوانن بەڵام هیچ کاتێک نابێ بە لە خۆبایی بوون بەسەر هاوڕەکانمانە ئێمە بڵین کە ئێمە جوانترین هەموو مناڵێک جوانە هەموو مرۆڤێک هەر جوانە. ئەوەی کە ناشرین یەکەزانن چییە؟ هەڵسوکەوتێتی هەڵسوکەوتەکانی وا لە خۆیەکە کە ناشرین دەرکەوێت گین هەموو کەسێک جوانە دەست خۆش ئادی کەی تر قسەم بۆکە ئادی بێ بە هاوڕێگە و کوڕەکە بوو لە پۆلی پێنجا بوو ئەو جارە پێشبڕکە ماکەوتی من لە تۆ سەری حسرم کەسی دوایی خۆی دۆڕانیەوە تۆ برتەوە ئەی ئافرین زۆر باشە کەواتە مەرجنیە کاتێک کە کەسێک لە بوارێکە لە وەرزشا بێ لە هەر شتێکا بێکە باشە بێگومان باشە بەڵام ڕەنگە لەو باشتر هەبێ ڕەنگە لەو ئازاتر هەبێ لەو خێراتر هەبێ کەواتە هیچ کاتێک نابێت تۆ لە خۆبایی بوونی خۆت بسەپێنی بەسەر کەسا بۆ ئەوی دواتر ئەنجامی خراپی نەبێ. کەیتر شتێکم پێ ئەڵێ لەسەر ئەوە تۆ بۆچی پێکەنی تۆ قسە ناگەی ئادی بزانە وەرە ئەو مایکە بەبم بەم کچە جوانی ئەمسەر ئادی پرزاکەم هەبوو زۆر زۆر لە خۆبایی بوو پێشبڕکەمان کرد بەس دوایی ئەو دۆڕاندی من دەرمەوە. تۆ برتەوە زۆر باشە زۆر جار لە ژیانە ڕەنگە لە زۆر شتە ئێمە خۆمان پێ باشتر بێ لە کەسێکیکە نەک تەنها لە پێشبڕکەیە لەوانەیە لە خوێندنەوەیە لەوانەیە لە قسەکردنە بۆ نمونە کەسێکەیە قژی خۆی پێجوانە کەسێکەیە بۆ نمونە جلەکانی خۆی پێجوانترە لە هی کەسێکیکە بەڵام ئەمە ناگاتە ئەوی کە ئێمە بە لە خۆبایی بوونەوە بە هاوڕێکانمان بە کەسەکانمان بڵێ ئەو شتەی من لە هی تۆ باشترە یان جوانترە ئەبێ هەمیشە کارێک بکەین ئەوەی تیابیاڵینەوە بۆی ڕۆژێک لە ڕۆژان ئەنجامێکی خراپمان دەست نەکەوێت دواتر پەشیمان بووینەوە کەواتە هەمیشە لە خۆبایی بوون تووشی پەشیمانی تەکە دواتر بە خۆتەڵی بریا ئەو قسەم نەکردایان ئەو شتم نەوتە چونکە دواتر شەرمەزارەبی زۆر باشە کەسی کە هی قسەم بۆکە هیچتان هەمووتان قسەی خۆتان کرد قسەی باشتان کرد و چیرۆکەکەشم دڵنیام کە سوودێکی باشی هەبوو بۆ ئێوە من چیرۆکێکم پێشکەش کردن
و بنەخبارێزی کوردستانیش گۆڤاری پەپولەی وەکو دیاری بۆ ئێوە داناوە کۆمەڵێک بابەتی گرنگ و بە سوودی تیاتوانن بیخوێننەوە و سوودی لێ ببینن هۆنراوی خۆشی تایە چیرۆکی خۆشی تایە هەم بۆ خۆتان هەم بۆ کەسانی چواردەوتان ئەتوانن بخوێنەوە بۆی کە سوودی لێ ببینن. جا بزانم کێ لە ئێوەیەت ئەم گۆڤارە ئەیە بە هاوڕەکانی بە ئەو بێت قەیناکە دەستخۆشە زوو هەستا ئەفەرین. ئەی دەستەکانە خۆش بێ چیرۆکەکەتان بەدڵ بووە بوو زۆر باشە منی زۆرم پێخۆش بوو کە ئێوە بەشداریتان کرد لە وەڵامانەوەی پرسیارەکانی مناڵە چاوگەشەکان چیرۆکەکەی ئەم جارشمان کۆتایی پێهات هەتا بەرنمەیەکی نوێ و چیرۆکێکی نوێی داپیرە کاتێکی خۆش خواتان لەگەڵ.